دەکەم بە یەک دێڕێ پێناسەی دنیات بۆ بکەم. دنیا بەڵێ جبلت على كدر وأنت تريدها صفوا من الأكدار. هەر بۆ خۆی بە ناڕەحەتی دنیا هاتووە. دنیا بریتیە لە خۆشی و لە ناخۆشی، ساتیەوە دڵشەنگ ساتیەوە دڵتەنگ. برا ئەوەی کەوە ئێسا نەخۆش کەوتووە و لە خەسەخانە کەوتووە و مغەزی پێوەیە و دەرزی لێ ئەدەن و ئاویان بۆ هەڵواسیوە و لە ژێر نەشتەرگەریایە قوربانگیان ڕۆژێ لە ڕۆژان یاریزانی تۆپی پێ بووە، لە هۆڵی لەش جوانیە ئاسنی بەرزەوە کردووە. باشە قوربانگیان ئەسڵەن هەر گاڵتەی بەوە هاتووە ڕۆژێ لە ڕۆژان بکرێتە ژێر چەقووە و نەشتەرگەری بگرێ و سکی هەڵدەڕن. باشە قوربانگیان ئەوەی کەوا ئێستا ئیفلاسی هێناوە و بێپارە بۆ ڕۆژێ لە ڕۆژان خۆی بە دنیا ناگۆڕێەوە. ئەیوت هیچ ڕۆژێ لە ڕۆژان من پەکم ناکەوێت، ڕۆژێ لە ڕۆژان فەقیر ناکەوم، دەست لە کەسپان ناکەمەوە. قوربانگیان ئەم دنیاە بۆ خۆی تەبیعەتی ئاوایە. یعنی تۆ پێتوانە بێ بە بەردەوامی کێشە و مەشاکیل ژیانت ئەگرێ و قەت ژیانی تۆ بەرنادات. نابراشی نەکەم. فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. کەواتە عسر هەبێ یوسرش هەیە، یوسرش هەبێ عسرش هەیە. برای شیرینم ئەو کەسێک کەوا مردووە ئیمشەو کە کراوەتە ژێر خاکەوە وەڵا بە تەمای مردن نەبوو، بەڵام مرد. باشە قوربانگیان بۆیە یعنی دنیا بریتیە لە ئەم کێشە و مەشاکیلانە، بریتیە لە خۆشی لە ناخۆشی. بۆیە کەسێ ئەگەر لەم دنیا جەنجاڵەتیە بگات ئەبێ لە کاتی خۆشیە خوا بناسێت. تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. لە کاتی خۆشیە خوا بناسە، دەستکردە بە بۆ ئیسلامەوە، لەخواوە نزیک بە فەرمانەکانی جێبەجێکە و ئەوانی کەوا نەواهی و محەڕەمات وازی لێ بێنە، والله يعرفك في الشدة عزیزەکەم. لە کاتی ناڕەحەتیە خوای گەورە ئەدناسێ، والله دڵ و دەروونێکی ئاسوودەت بۆ نێرێت. یعنی بەرامبەر بە ئەو هەموو کێشە و مەشاکیلە وەکو شاخت دێت، وەکو شاخ. یعنی بۆ نمونە مەسەلەی ڕزق و ڕۆزی، کاتکە ڕزق و ڕۆزی من و تۆ نە لە مەعاشایە، نە لای حکومەتە، نە لە لای حیزبە، نە لە لای هیچ دەوڵەمەندێکە. وفي السماء رزقكم وما توعدون. هەرچی نەخۆشی و ناخۆشیش هەیە. وما أصابكم من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها. خوای گەورە بڕانوەتی وە لەسەرمان قوربانگیان. برای شیرین کەواتە برا عەزیزەکەم، ئەمە برایەکت ژنی لەگەڵ ژنەکەی جیابەوەتەوە خوشکت تووشی نەخۆشی دەرونی بووە، مەسەلەی فەقیری هاتووە بەرۆکتانی گرتووە. واللهی براکەم ئەمانە هەموو ئیمتیحاناتە. بەڵام ئینسان کائینێکی بەهێزە، ئینسان کائینێکی بەهێزە. تۆ سەیری کەسێکە کەوا نابینایە، لەگەڵ ئەوەشا هەردوو دەسی نییە، لەگەڵ ئەوەشا هەردوو قاچی نییە. جەنابەت خۆت بێنە ئاستی ئەو کەسە. باشە تۆ ئەگەر ئەو ئینسانە بیت، باشە يعني تقمصي الإنسان بك، يعني بتشو برقي إنسانه هردو تشاود نبيت، هردو دست نبيت، هردو قاتشت نبيت. يا ويلها أري أما تشيجيانك يا رب من الدنيا أبينم نا أطوانم بدسي خوم أواخر داخل بقر مدسمه وبيخوم. باشا نا أطوانم بقاتشكاني خوم بروم كاتي كبيسي أكم لا أو دسا لسر آوا كسنية باكم كاتو خوم ناتوان أبي بانج هيك يبكى براسية مكارساتا دەیتۆ ئەمەد نییە براکەم. کەسی وامان هەیە ئەمەی هەیە قوربانگیان. خەڵک هەیە براشرینەکەم باید من یەک نمونەیەکت بۆ بێنمەوە. ئەزانی خەڵک پرسیاری چیم لێکات گەنجێت ینی لەم ماوەیە هاتووتی مامۆسا من ناتوانم بچم بۆ نوێژی جومعە و نوێژەکانی ترش ئامادە نیم بڕۆم، بەڵکو ناتوانم بڕۆم کەسابەتیش بکەم. لەگەڵ دایکما ئەژیم، دایکم ینی مەعاشێکی بچکۆڵانی هەیە کەمی هەیە لەگەڵ ئەواژیم، تەنانەت ناتوانم لەو ژوورەی دایکشما بخەوم. لە ژوورەوە لەسەرەوە لە ژوورێکم کردۆ بە خۆم لەوێ ئەژیم بە تەنیا. وتم بۆ براکەم، وتی مامۆساگیان سوبحان الله غازاتم هەیە، مامۆسا بۆنی من خەڵک هەرەسان ئەکات، کەڵکی ناو مەجلیسم نییە، کەڵکی ژیانم نییە، هەرچی دکتۆریش هەیە، هەرچی عیلاجش هەیە چارەسەری من ناکات. دەی براشرینەکەم سیریکا، یعنی موسیبەتی خەڵک زۆر گەورەیە، لەگەڵ ئەوەشا سوپاسی خواکات. دەی برای شرینم، یعنی ها تۆ مادام شتێکی ئاوا بەسیط ڕوبەڕووی تۆ بۆتەوە و هاتۆتە بەردەمت ئەبێ بەهێز بیت، نابێ دڵتەنگ بیت. دایمەن لە دنیادا عەزیزەکەم، لە دنیادا سەی خوار خۆتەوە بکە، خوار خۆتەوە. وەڵڵاهی کێشەکانی ئەوەنە گەورەیە، سوێن بەخوا من و تۆ لەو کێشەیان ڕەنگە خۆمان بکوژیت، بەڵام خوا سەبری پێبەخشیوە. بەڵام بۆ مەسائیلی قەبر و قیامەت، بۆ مەسائیلی دینداری سەیری خۆت کە. باشە ئەگەر من لە تۆ دیندارترم، تۆ سەیری من کە. کەسێک لە من دیندارترە سەیری ئەو کە. لە مەسەلەی دینداریە منافەسەکەن،
فليتنافس المتنافسون. بەڵام لە مەسەلەی دنیای قوربانگیان سەیری خوار خۆتەوەکە. خوار خۆت زۆر وێرانە. ئەگەر سەی خوار خۆتەوەکە ئەو کاتە کێشەکانت زۆر ئاسانە بێ قوربانگیان، زۆر ئاسانە بێ و ئەو خەفەتە لەسەر دڵت نامێنێت. ئایسا جاری وایە کچی وایە بەڵێ مامۆستا تەمەنم گەیشتەوە 25 ساڵ شوم نەکردووە. چەند خوشکت هەیە؟ وەڵا دوو خوشکم هەیە لەخوا بەزیابێ لە خۆم مناڵترن. چەند برات هەیە؟ 4 برام هەیە لەخوا بەزیابێ. ئەی دایک و باوک؟ وەڵا دایک و باوکیشم هەیە. ئەی پێڵم کچە شرینەکەم ئاو ئافرەتە و بینیوە تەنها خۆیەتی، دایکێکی پیری هەیە بە خێوێکە، تەمەنی چۆتە 40 ساڵ. هەموو هیوایەتی ئەوەیە باشە دایکی بە حەپێ چاک بێتەوە، دایکی بە دەرزیەک چاک بێتەوە، لەگەڵ یان ڕێ بکات، چلای ماڵەکەی نەکوژێتەوە. هەموو هیوایەتی ئەم کچە دایکێتی، نەک مێردێ سەر بنێ بەسەرینەوە. دەی بۆ تۆ سوپاسی خوا ناکەی خاوەن دایک و باوکی؟ تەمەنت 25 ساڵ، هێشتا تەواو سەرەتای تەمەنتە. یعنی بۆیە ئەبێ ژیان بەو شێوازە سیرکەیت. ئەمە دنیایە، دنیا. من هەمیشە وتومە ئەو کچم نییە؟ هەمیشە وتومە یان ئەوان ئەبن بە خەفەت بۆ من یا من ئەبن بە خەفەت بۆوان. بەڵام لەگەڵ ئەوەشا قوربانگیان نابێ واز لە ژیان بێنی. کەس لە دوای کەس تەرکی دنیا ناکات. دایک چەندێ مناڵەکانی لا عەزیزە، چەندێ مناڵەکانی خۆی خۆشەوێ، دەی جگەرگۆشەکەشی ئەمرێ و خۆی نامرێت. خۆ ئەگەر لەو کاتەیە یعنی مردن هەبوایە ڕەنگە خۆی یعنی خۆی مردنی بکڕایە، بەڵام نامرێت. دوای وردە 4-5 ڕۆژ ئاساییە بێتەوە، دەسەکاتەوە نان خواردن، ئەڕوا خۆی ئەشۆریە، ئەنجا قژی داهێنێ، وردە خۆی جوان ئەکات، بەرەو بازاریش ئەچێ و بەرەو سەفرە و سیاحەتیش ئەچێ و لەگەڵ خزم و کەسوکاری شاتیەکەڵە بێتەوە، ئەنجا پێکەنینەکانیش دەست پێکاتەوە. ڕاستە برینێک و زامێکی گەورە لەسەر دڵێتی، بەڵام ژیان بەردەوامە قوربانگیان. بۆ کەس پەکی ناکەوێت ئەم قیتارە ئەڕوات. تەمەنا ئەکەم ئەو قسانەی کرد بێتم یعنی موسەکیناتێکی کاتی نەبێت. تەمەنا ئەکەم ئەم ڕیکۆردە لای خۆت بمێنێتەوە، باشە 7 جار بەجار بێتاقەتیە داتی گرت، ئاوە گوێ لەم پیاوە ڕاگری بڵێ بزانم قسانی کەوا کردی ئینشاڵڵا هەمیسان